زۆر نییە ساتێکە بوونی تۆ پاشاییمە خۆشەویستی تاجێکە بەس یەک دیداری چاوت فێری بەقەت ئەجێکە باوەشی تۆشی پامە خۆزگەم تێیدا خەوێکە باوەشی تۆشی پامە خۆزگەم تێیدا خەوێکە دەوەرە بابت بینم نزانم چیت پۆشیوە خۆ تۆ هەرچی بپۆشی سەر تاپاتی گۆڕیوە دڵنیام ئێستا زۆر کەس لەوەی تۆیان دووریوە بەخۆشی باڵای تۆوە پیراسێکیان کڕیوە بەخۆشی باڵای تۆوە پیراسێکیان کڕیوە جەژنانەی من ماچێکە خۆ زۆر نییە ساتێکە بوونی تۆ پاشاییمە خۆشەویستی تاجێکە بەس یەک دیداری چاوت فێری بەقەت ئەجێکە باوەشی تۆشی پامە خۆشەویستی تاجێکە باوەشی تۆشی پامە خۆزگەم تێیدا خەوێکە جەژنەکەت مبارەکێ لوتە جمیلی ڕوومە چاڵ جلی کوردیت پۆشیوە لەسەر برۆتدا ناخاڵ بە ئاوادی سڵاوێ سەد گەنجت خستۆتە چاڵ دەبێ گوناهیان چی بێ وا بۆیان بوویت بە خەیاڵ دەبێ گوناهیان چی بێ وا بۆیان بوویت بە خەیاڵ جەژنانەی من ماچێکە خۆ زۆر نییە ساتێکە بوونی تۆ پاشاییمە خۆشەویستی تاجێکە بەس یەک دیداری چاوت فێری بەقەت ئەجێکە باوەشی تۆشی پامە خۆشەویستی تاجێکە باوەشی تۆشی پامە